یادکردنەوەیە لە هاوڕێ ئازیزمان حسێنی مرادبێگی حەمەسوور ناسرااو بە حەمەسوور کە ساڵێک لەمەوبەر لە 4 ئایاری 2024 بۆ دوجار چاوی لێکنا بەهۆی نەخۆشیەوە گیانی لەدەستدا. بەڕاستی ئەوەی هاوڕێ حەمەسووری ناسی بێزانێت کە ئێنەرژیەک و تااقەتێکە لەو ئینسانەیە هەبوو لێهاتوویە کە لیاقەتێک لە جانی بە جۆرا جۆرەکانی کاری سیاسی و تەنانەت کاری سەربازی لەوە هەبوو. هێشتا زۆری مابوو، هێشتا زۆر زوو بوو بۆ ئەوەی کە هاوڕێ حەمەسوور جەمان بێڵێ، بەڵام بەداخەوە ئەمە ڕووی داوە وا ئەزانم کە نەک تەنها حیزبی حکمەتی کە ئەو جێگەی شانازی ئەو حیزبە بووکە و ئەندامی بوو هەڵسوڕای و چالاشی بوو، یەکێک بوو لە دامەزرێنرانی، یەکێک بوو لە ڕابەرانی لە ماوەی چەند ساڵی ڕابردووە ساڵی 2004ەوە. بەڵام جگەلەوە ئەو کەسێک بوو کە جێگای ڕێز و تەقدیری بەشی زۆری کۆمونیستەکانی ئێران بە تایبەتی کوردستان و سەر تاسەری ئێران و بە تایبەتی ئەوانی کە لە کوردستان ئاویان ناسیوە هەمیشە و یەکێک لە دامەزرێنەرانی کۆمەڵە بوو، یەکێک لە ژمارەیەکی کەم لە دامەزرێنانی کۆمەڵە بەداخەوە درێژەیان بە مارکسیست بوون، ڕەخنەگر بوون لە دنیای سەرمایهداری، چاوکراوە بوون بۆ پێشکەوتنەکان لە بواری تیوری و لە بواری ڕەخنەی مارکسیستیە، یاخود کارامە بوون لەم بوارەیە متابعەکردن. زۆر دەگمەنن ئەوانە کە یەکێک لەوانە هاوڕێ حسێنی مرادبەگی حەمەسوور بوو. من یادگاریم هەیە لەگەڵیا، بەڵام حەزەکەم لێرەیە فرسەت بە تۆ بدەم هاوڕێ ڕەحمان کە قسە و باسەکانیدا بدەی فەرموو. دەستی تۆ خۆش بێ. هەر وەک تۆ ئیشارەت کرد هاوڕێ حەمەسوور حسێنی مرادبەگی ساڵی ڕابردوو لە ڕۆژی 4 ئەیار چاوی لێکناو بەجێ هێشتین. ئەو بۆ ئەو بینەران و بیسەرانمان کە ڕەنگە ئەو معلوماتیان لا نەبێ باسکەم 12 ساڵ بوو تووشی نەخۆشی شێرپەنجە، تازە شێرپەنجەی خوێن ببوو لەو ماوەی ئەو 12 ساڵشە هەم لەباری جەستەیی و واقعاً مقاومەت و ڕاوەستاویەکی زۆری لە بەرابەر ئەو نەخۆشەدا نیشاندا و لەو 12 ساڵشدا بەڕاستی ئەتوانم بڵێم لە ماوەی ئەو 12 ساڵە هەمە بە هەم مەگە 3-4 مانگێکی ئەوەڵ کە ناڕەحەتیەکە قورس و گەورە بوو مەجای هەڵسوڕانی و فعالیەتی سیاسی لێبڕی دەنا لە مای ئەو 12 ساڵەدا ئەو لە حەولەکانی خۆی بۆ بردنە پێشی عەقیدە و عەقیدەکانی خۆی سیاسەتێک کە باوەڕی پێی بوو و حزبێک کە کاری تێدا دەکرد لە دەورانی حتا هەرو نەخۆشیەی بۆ چەند دەورە ئەو سکرتێری کومیتەی ناوەندی حزبی ئێمە بوو، حزبی کۆمونیست کاریگەری حکمەتیست بوو. بەحاڵ نەخۆشیش نەیتوانی، نەخۆشی شێرپەنجەش بە هەموو ئێش و ئازاریەکان و نەیتوانی بەری ئەو بگرێ بۆ پێداگرتن لەسەر بردنە پێشی ئەهداف و باوەڕە کە پێی بوو کە ئەساساً مارکسیزم، کۆمونیزم و حەولدان بۆ ئەوەی کە حتا بە هەر نسبەت دەتوانێت کۆمەک بکا بە کەمکردنەوەی ئێش و ئازارێکە لەسەر شانی چینی کێکاری جیهانی و منتەقە و ئێرانیش هەیە. بمعنایەک مارکسیستێکی ڕۆشنبین بوو، ئەنتەرناسیۆنالیستێکی واقعاً بە دەربەست بوو. هەر وەک تۆ باس کرد بۆ بینەر و بیسەر ئەو لە کاتی گەنجیەوە وەزانم 19 ساڵ 20 ساڵ عمری بووە لەگەڵ هاوسن و ساڵەکانی خۆی بە 1-2 ساڵ لەو سنیان لەسەرەوەتر بێ، ئەوە بوو بناغەی ڕێکخراوێکی مارکسیستی کە لە شۆڕشی ساڵی 79دا نێوی کۆمەڵی لەسەردانرا دایان مەزرا. وەختێ
بەخۆشیەوە من جزئی ئەو کەسانە بووم زۆر زوو هاوڕە حوسێنی مرادبەگی حەمەسوور ناسیوە لە هەموو ژیانی فعالیەتی سیاسی ئەو لە دوای شۆڕشی هەفتاونەوە ئەو لە من دیارە سنی باڵاتر و لە پێشەوەی خەباتێکی چینایەتی و کۆمونیستی کە لە کۆمەلگای کوردستانەوە بوون و ئێمەش هەموو توانم بڵین نەسڵی دوای ئەوان و شاگردانی پەروەردەکراوی دەستی ئەو کۆمونیستانەی وەک حەمەسوور بووین کە واردی ئەو خەباتە بوون و لە پێشدا بەنێوی کۆمەڵی شۆڕەجێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران هەڵسوڕانێکی گەورەیان دەست پێ کرد دەڕوخانی ڕژیمی شایان نەخشی گەورەیان بوو و تواتریش لە سازدانی خەبات و مقاومەتێکی گەورە کەیترەوە بە زۆری بیسراوە بەرابەر بە ڕژیمی تازە هاتووە سەرکار جمهوری ئیسلامی نەخشی گەورەیان بوو. جا من زورمویە بڵێم ئەو ئاشنایەتیانم بووە مەسەلا من ئەوەڵ جارێک ئەگەر ئیجازە بێ قەیناکە چەند دەقەیە زیاتر قسە بکەم ئەوەڵ جارێک هاوڕە حوسێنی مرادبەگیم دی دەورانی ئێشتا کوونێ 7 ساڵ پێش شۆڕشی ساڵی هەفتاونە بوو ئەوەی کاتە بەو مەنا ساڵی 72 بوو ساڵی 72 یا ساڵی 1350 ئێران وەختە من 12 ساڵ عمرم بوو کلاسی 5 ابتدایی بووم لەگەڵ پورزایەکی من هاتن بۆ دێکەی ئێمە دێ یەکشەوە و میوانی ماڵی ئێمە بن و هەر لە وەختەوە ئاشنایەتیمان لەگەڵ خانەوادەی من لەگەڵ باوکی من خانەوادەی من لەگەڵ من ئاشنایەتی پەیدا بوو دواتر 7 ساڵی پێچ و تا 8 ساڵی پێچ و تا یەکتری بینەوە وەختی دیمەوە ئێتر ئەو وەختە ئەو فەرماندەی گشتی هەموو هێزی پێشمەرگەی کۆمەڵە بوو کە منیش افتخاریەوەم بوو هەر لە ڕۆژی ئەوەڵەوە بەو هێزی پێشمەرگەیە پەیوەست ببووم ئەنی ئەو هاوڕە حوسێنی مرادبەگی کە لە دەورانی ئادیا دیم 7 ساڵ دواترەکەی 8 ساڵ دواترەکەی لە قامەتی فەرماندەی گشتی و ڕابەری جزئی ڕاهبەرانی کۆمەڵە و فەرماندەی گشتی هەموو هێزی پێشمەرگەی کۆمەڵە دیم و چه افتخارێک بوو جێ شانازیەک بوو یەکتریمان دیوە و دووبارە لە وەختەوە ڕفاقات دۆستایەتیمان دەستی پێکردەوە دیارە فاصلە سنیشمان زۆر بوو بەڵام بەتایبەت لە ساڵی 92 میلادیەوە کەیتر ئێمە لە حزبی کۆمونیستی ئێران و کۆمەڵە هاتینە دەرێ و کۆمونیزمی کاریگەری و حزبی کۆمونیست کاریگەری ئێرانمان سازماندا و هەردووکشمان بەخۆشیەوە لە وڵاتی سوێد و ستۆکۆڵم هاتچۆی یەکتریمان بەگەرمی بوو ڕفاقەت و دۆستایەتی و هاوکاری هاوخەباتیمان زۆر گەرم و گورتر بوو. هاوڕە حەمەسوور ئەگەر لەم یادکردنەوەی ئەم شەودا باسی بکەین چەند شتا زۆر یعنی ئەوەی پیاڵەن نازانم ئەگەر بە تەرجمەیەکی کوردی درستی بکەم بە زمانی فارسیەکەی ئەڵەن ژیانی سیاسی و خەباتکارانەی گرەی خواردبوو بە نقطە عەتفەکان یا ئەوەی خاڵەخانەکانی کۆمەلگا مەسەلەن هەر ئەوەی ئەم نەسلی جوانی چەپ و سۆسیالیستی ساڵی 69 زاینی 69 میلادی کۆمەڵە دامەزرێن هەمویان مەسەن 90 ساڵ و 20 ساڵ عمریان بووە خوێندکاری زانکۆکان بوون لە ئێران بەڵام یەکتریان ناسیوە عومدەتەن لە شارەکانی کوردستانەوە بوون بناغەیە و ڕێکخراوەیان دامەزران ئەوان ڕێکخراوی ئەوەڵین ڕێکخراوی چەپ و سۆسیالیستیان لە ساحنەی سیاسی کوردستانی ئێران ناکرد کوردستانی ئێران هەتا کولی کوردستانەکان دامەزران مەسەن تۆ کۆمەڵەی ڕەنجدەرانی کوردستانی عێراقیش بە خۆی بەخۆیەوە کۆمەڵەی مارکسی لێنینی ئەو وەختە دامەزرا ساڵێک دوای ئەمان دامەزراوە من ناڵم حتمما لەژێر کاریگەری ئەمانە بوون بەڵام منزومێ وەکو مێژوو وەکو تاریخ تەمەشاکەی لە پێشە بینی کۆمەڵی شۆڕەجێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران دامەزراوە ئەمان ئەو جیلە بوون ئەو ڕەوتە بوون کە لە ساحەی سیاسی کوردستانی ئێرانە یەکەمین ڕێکخراوی چەپ و سۆسیالیستی کە بوو بەو قودرەتە بوو بەو هێزە کە کۆمەڵە بوو بە ڕێکخراوی کوردستانی حزبی کۆمونیستی ئێران کە حزبێکی زۆر معتەبەر لە سەتەی منتەقەکە بوو منزومێ ئەوە گرێ خواردنی
ژیانی سیاسی و کۆمەڵایەتی ئەو بە وها خاڵی وەرچەرخانێک ئەوان بناغەی سازمانێکی چەپیان دامەزرا کە ئیتر سەفی خەباتی ڕاست و چەپی لە کۆمەلگای کوردستان لێکجیا کردەوە. ئیتر تا ئەو کات مەسەڵەن کۆمەلگای کوردستانی ئێران فقط حزب دموکراتی کوردستانی بوو، ئیتر حزب و لایەنی سیاسی دیکەی بۆ معنە نەبوو، گروپی چکۆلە بوون، بەڵام ئەوە جایگای جێو شوێنی کۆمەڵایەتیان نەبوو. ئەمان عاقبەت سەفێکی جیاواز ئەوەی سەفی خەباتی کرێکاران و سۆسیالیستەکانی کوردستانیان سەر و ساماندا ڕێکیان خست، جیایان کردەوە لە خەباتی سرفە نەتەوایەتی و خەباتی جەریانەتی بۆژوازی لە کوردستان. ئەمە بە نظرم خاڵێکی مهم بوو کە ئەو سازمانە دامەزرا و هەمەسوور نەخشی گەورەی تیا بوو. دواتر هەرو سازمانە بوو بە کۆڵەکەی ئەسڵی سازدانی مقاومەتێک بەرامبەر بە جمهوری ئیسلامی، و ئەو مقاومەتە باڵی نظامی پێویست بوو. لەو باڵی نظامیدا هەمەسوور بوو بە یەکەمین کەسی بوو بە فەرماندەی هەموو هێزی پێشمەرگەی کۆمەڵە، کەسێک لە نەسڵی جوانی ئەو وەختە کە هیچ بەو مەعنا چوو بێتن لە بزوتنەوە چەکداریە ئازادی خوازەکانی دنیا وەکو فلستین یا هەرکوێ بوون دەورەیەکشیان دیبێ تەجروبەیەکیان بەوجێ ئەوانەشیان نەبوو، بەڵام هەر لەسەر ئەوەشی نەبوو، هەر لەسەری ئیرادە، لەسەری ویست، لەسەری پێویستی عاقبەت ئەو موقعیەتەی پیدا کرد کە ببێ بە فەرماندەی پارتیزانە سوورەکانی ئەو وەختەی کۆمەلگای کوردستانی ئێران لەوەی کە پێشەوەی هێرشی جمهوری ئیسلامی دەست پێ بکە بنکە و بارگای فێرکردن و بارهێنانی هێزی چەکدار و فەرماندە و پێشمەرگەی لە منتەقەی سەردەشت واقعاً هەر بە جیرفانی خۆیان و بەدەستی بەتاڵ و یارمەتیە کە ئەکران. مەسەڵەن ئەو کۆمەڵی ئەو وەختەی هێزی نظامی سازماندا و لە هەموو شارەکانی کوردستان و دێهاتەکەیە هێزی بەیەکەوەنا حتا تا 3 ساڵ دواترەکەی جا وارتی حتا پەیوەندی و ڕابطە لەگەڵ دەوڵەتێکی وەک عێراق بوون بۆی پشت جبهەیەکیان ببێ ئیمکاناتێکی نظامی وەربگرن، ئەو جۆرەی باوە لە منتەقەیە. 3 ساڵ لەسەر یەک هەر بە پشتبەستن بە یارمەتی کۆمەڵانی خەڵک، لایەنگران، دۆستان، جیرفانی خۆیان بەرحەڵا عاقبەت هێزی نظامیەکیان سازماندا بوو بە بەرهەڵسکار بەرامبەر بە جمهوری ئیسلامی. ئەمەش بە خۆی یەکێک لەو خاڵە وەرچەرخانانە بوون کە هەمەسوور نێوی تیا دەرکرد. من پێم وابێ نازانم خودی تۆ هاوڕە شەماڵەنەوەی خۆ تاتوانی باسکەی لە کەیەوە نێوی هەمەسوورت بیست یا لەگەڵی ئاشنا بوو بێتی، بەڵام من بەبێ ئەغراق بڵێم مەسەلەن ساڵەکانی 79 80 تا گەشتینە 82 بەڕاستی لە نێو ڕابەرانی کۆمەڵەدا دوای گیانبەختکردنی هاوڕێی خۆشەویست فوادی مستەفا سوڵتانی و کە نێوێکی گەورەی دەرکرد لە هەموو کوردستان و منتەقە و دوای گیانبەختکردنی هەمەسوور بە دەلیلەوەی فەرماندەی نظامی هێزی پێشمەرگەی کۆمەڵە بوو لە هەموو ڕابەرانی وەختی کۆمەڵە زیاتر نێو نشانی بوو، جگا پەنجەی دیار بوو لەم منتەقە بۆ ئەو منتەقە لە جەولە و لە گەشتی سیاسی و نظامیا بوو، ڕوویە کردە هەر منتەقەیان و دەگەر هەمەسوور هات دەبووە ڕۆحیەکی گەورە بۆ هێزی نظامی و پێشمەرگەی کۆمەڵە کە جەسوورانەتر بەرامبەر بە جمهوری ئیسلامی ڕابوەستن. ئەو دەورانەیە، بەڵام لە عینە حاڵە ئەو فەرماندەی نظامیەکی مارکسیست بوو، هیچ وەخت لە دەربڕینی نەزەراتی حتا تێۆریک سیاسی کە ئەگەر لازم بوو من چەند بوارێکی مهمەیە دواتر باسێکم بالەوە توولانی تر نەبێت، هەرەوەش باعث بوو قبەت ئەو موقعیەتەی بوو لە ڕابەری لە فەرماندەهی، بەڵام پێداگری لەسەر مارکسیزم و بۆچوونی کۆمۆنیستی ئەو زۆر ڕۆشن بوو. بۆیە لە کێشە ناوخۆیەکانی نێو حیزبی کۆمۆنیست و کۆمەڵەشدا اتفاقەن ئەو بەڕۆشنی بۆ خۆی پەرچەمداری ئەو ڕەوتی کۆمۆنیزمی کاریگەری و ڕەوتی مارکسیستی نێو کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران بوو. ساڵی 91 بەڵحاڵ عاقبەت ئەویش وەکو بەشی هەرە زۆرمان عاقبەت ئەو ئینتخابە سیاسیەمان کرد کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستێک کە
اختلافی سیاسی لانی کەم لەگەڵ بەشێک لە ڕابەریەکەی بەشێک لە ئسکلێتی کادریەکەی پەیدا بوو بەجێ بێڵین وە حزب کۆمونیست کارگەری ئێران دروست بکرێ بۆ ئەوەی وەسیلەیەک بێ حزبێک بێ ئەبزارێک بێ لەژێر هدایەتی ئەڵبەتە زندەیات مەسوور حکومەتە بەڵحاڵ کەرەستەیەک بێ بەدەستمانەوە بۆ خەباتێکی لێبڕاوانەتر لە دژی سەرمایە و جمهوری ئیسلامی هەمەسوور ئەم کاراکترانەی بوو زۆر لایانی دیکە دایانێم ئەگەر مەجالما لە فرسەتی ترە هەر لێرە زۆر باشە. من ئەوە بڵێم سەرەتا پێشەوەی یادەوەریەکانی خۆم بجێڕمەوە لەگەڵیا من هەرگیز ئەو ئەسەفەم بیر ناچێتەوە کە بەداخەوە نەکرا لە بەرنمەکانی کەناڵی هیوای میوانداری بکەم داوەتم بۆ نار چەند جار و هەوڵمدا بەڵام بەداخەوە کاتانەی کە ئێمە ئەم بەرنامانەمان دەست پێ کرد ئەو لەگەڵ نەخۆشیە دەست و پەنجەی نەرمە کرد و تا داهاتیشی تر دۆخێکی وایە بوو کە ئین نەبوو گەرنا پێم خۆش بوو بەتابەت لەسەر ئەو ڕەخنانەی لەسەر تۆماس پێکیتی گرتبووی ئەو کتێبەی کە لەسەر کتێبی سەرمایی تۆماس پێکیتی نووسیوێتی کە بە بڕایم کتێبێکە شانی خوێندنەوەی شانی بڵین لێکدانەوە و وردبینی کردنە سەبارەت بە ئەو ڕەخنانێک کە ئەو هەی بووە لە تۆماس پێکیتی بەداخەوە نەکرا ئێمە ئەو گفتوگۆیە ساز بدەین و ئەنجام نەدرا کە من داخم ناچێ بەڕاستی کە ئەو فرسەتە گرنگەمان لە دەستدا. من هاوڕێ حەمەسوورم لە ساڵەکانی 1984 کە وەختێک هاتم بۆ ئۆردوگاکانی کۆمەڵا کەوازانم ئەکاتە ساڵی 1363 بێ وابێت یا 63 خو 64 1363 و کاتانە کە سەردانی ئۆردوگای کۆمەڵەمە کرد هەرخۆم بەتاقی تەنیا هات بوو کو کەسێکە گەنجێک بوو تازە تەمەنم 18 ساڵ بوو هێشتا هەژدەم پڕ کرد بۆ پڕ نەکرد بۆ کاتە هاتم سەردانم کرد یەکەم جار لە دانیشتنیەکە بەڵام بە ماوەیەکی زۆر کورت بینیم لەو دانیشتنەیە ئەو زۆر نەمایەوە دواتر لە ساڵی 1990کە کە وەختێک ئێمە بڵین گروپی دەستەی جۆر بە جۆر بووین لە دوای شوراکانەوە پێکاتمێکێک لەوانە ڕێکخراوی نێشێتی خەباتی کۆمونیزمی کرێکاری بوو لە سەردانێکیا بۆ کوردستان ئێمە چاوپێکەوتمان بوو من لەگەڵ دوو ڕێکخراوە بووم هەم هەستەی سۆسیالیستی هەم یەکێتی خەبات زۆر باش بیرم نییە کامیان بوو نەوێ بە هینێک بەڵام ئەزانم لەگەڵ گروپێکە کە ئەو وەختە من کارمە کرد وەکو هەڵسوڕاو بووم چاوبان بە ئەو لەسەر داوەتی خۆی کە بانگی کرد بووین پێخۆش و بمان بینێ شتێکە لە یادمەوە بیرم ناچێتەوە لە ڕاستیاوە بوو یەکەم بینینم ئەو خۆشتی پێی دەردی هاوڕیانی ئێران هەڵێنوانە لە کەسی سەربازی ناچوو زۆر لە کەسێکی بڵین زۆر لەوە ناچوو لە سەرباز بوو بێ یاخور هیچ کاتێک لە جێی شابوو بێ خودوا بوو بێ زۆر بە جۆرێک گەنجێکی وەها بوو کە هەرەو تەمەنە گەنج بوو هێشتا ئەو وا دەرەکەوت کە مەسەلەن خوێندەوار بێ بڵین دانیشگایی بێ شتێکی لەم بابەتانە هیچ نابوو ئەوەی کە سەرنجیشی ڕاکێشامە وەختە تالیقێکی بوو سەرنجێکی بوو لەسەر پەلاماری یەکێتی و پارتی بۆ سەر کەرکووک سەرنجێکی دا کەس لە ڕووی استراتیژیەوە زۆر جێگەی سەرنجم بوو ینی سەرنج ڕاکێش بوو بووم ئەویش ئەوەی وتی لە کاتی ئەم ڕاپەڕینەیە کە ڕوویداوە یەکێتی و پارتی ئەیانتوانی بەوەی کە پەلاماری کەرکووک نەدەن ماوەیەکی دوور و درێژتر ئەم بەشانەی ترکە لە کوردستانی ڕزگار کردووە لە دەستیانە بمێنێتەوە بەڵام لە پەلاماردانی کەرکووکە تۆ دوژمنت لەگەڵ شەڕێکی مان و نەمانە ڕوبەڕوو کردەوە یا ئەوە تاوێ بەسەر تازاڵ بێت و پەلاماری
معاکست بۆ بێنێت و تێکت بشتێنیاوە تا خۆی تێگەشتێ دوژمن نابێ بخیتە بەردەم دوو ڕیانی مەرگ و نەمان. ئەمە گەورەترین هەڵی استراتیژیە کە هێزێکی شۆڕژەر یا هێزێکی سەربازی بیکە. من کە ئەو ئینەم بیست ئەو دەبینم بیست و لێکدانەوەیم بیستەوە جگەلەوەی لە ناوەرۆکی ڕەخنەکانی ڕەخنەی لە دواتر ڕەخنەکانی لە یەکێتی و پارتی ڕەخنەی جەوهەری و سیاسی و کۆمونیستی و چینایەتی بوون، بەڵام لە ڕووی استراتیژی سەربازی شەوم لە حەزەی کە یای ئەو کاتە لە ڕاستیە نیشانێدا یەکێتی و پارتی تەنان لە ڕووی استراتیژیشەوە وەکو هێزی سەربازی هەڵەی گەورەیان کرد، بەڵام دیارە لە ڕووی سیاسیەوە هەڵە نەبوو. ئەوان بەوەمانەوە و بەوە توانیان کە باڵ بەسەر کوردستانە بچێشن کە دوژمن لەگەڵ شەڕیمان و نەمانە بەرەو ڕووکە ناچاری کەمپەلامار بێنێ، خەڵک ئاوارە بێ، ئەو شۆشە و ئەو ڕاپەڕینە هەرچەنەکە ئاسوەیەک بەسەر یازاڵ بوو شۆڕژێرانە نەبوو، بەڵام هێندەی تر خەڵک شکست بێنێ ئاوارە بێ، وەکو چۆن جارێک وتبووی جەرا تاڵبانی وتبووی ئاخ بۆ هەڵەبجەیەشی تر لە ڕاستیان نەخشەیان کێشا بۆی کەوا خەڵک ئاوارە بێت و بۆ ئاوارە بوونە و بەو تراجیدایە کە تووشی خەڵکیان کردووەوانە ڕێگا بکەنەوە بۆی کەوا دەسەڵاتی خوان بە پشتیوانی غەرب و ئەمریکا و هێزی سەربازی ئەمریکا و فرۆکەکانی ئەمریکا و هێڵی 36 ئەوانە بەوە جێپی خوا بکەن. وەڵام بەرحاڵ ئەو لە ڕووی سەربازیەوە سەرنجێکیدا کە من تا ئێستا لە یادمە. دوایەوەش دیارە لە چەند کۆبوونەوە لە چەند باسە یەکترمان بینیوە کەمێک هەندێک جار لە قسە و باسەکانە لە گفتوگۆکانە هاوڕابووین، کەمێک هاوڕا نەبووین، بەڵام هەمیشە و دایم من بە کەسێکی زۆر وردبین و کەسێکی زۆر خوێندەوار، کەسێکە پێی وانە بوو هەموو شتێک لە تیوریە زانێت و پێویستی بەوە نییە خۆی ئەبدەیت کاتەوە سەرباری نەخۆشی سەرباری ئەو دۆخەنا لەبارەی هەمیشە و دایم لە خۆ ئەبدەیتکردن و لە خۆ بشارکردنەوەیە بوو کە بەڕاستی نمونەیەکە بۆ کەسێکی کۆمونیست کە بێوە دنیا بگۆڕێ خۆ ئەبدەیتکردنەوە و فێربوونی زیاتر سەبارەت بە تیوریوانە کارێک نیە هیچ کاتێک ئێمە بتوانین ڕای بگرین و لی بوەستین. بەرحاڵ من بەوە ئەکتیفاکەم هاوڕێ ڕەحمان داخم ناچێکە وەگوتم نە لە کەناڵی هیوایە توانیم لە خزمەت یابم یاخود بەرنامەی لەگەڵا بکەم، نە ئەوەشی کە دووری ئەو لە لەندەن و ئەو دۆخی کە هەبوو لەناو بۆ من سەرەتا لە پەیوەند لەگەڵ حیزبی حکمەتیە کە زۆر تێکەڵ نەبووم و زۆر لە پێش لە ناو سوخت و سازی حیزبانە بووم، ئەو فرسەتەم نەبوو کە لە نزیکەوە بەرکەوتی زۆرترم لەگەڵ هاوڕێی ئازیزمان حسێنی مرادبێژی حەمەسوور هەبێ. ئەوە ناڵێم یادی بەرز و بەڕێزە، جێگای زۆر خاڵیە و هەمیشە و دایم بۆ ئێمە توانێ کەسێک بێ لەوانەی کە لێوەی فێرە بین لە تەجروبەکان و لە ئەزمونەکانی. فەرموو. دەستت خۆش بێ. دیارە لەم یادکردنەوەی ئەمڕۆدا ئێمە باشترەوەیە تاکێت دەسەر و دەستکەوتانەش بکەین کە ئەو لە خۆی بەجێ هێشتووە مەجاری تریشە بێ زیاتر لە موردیەوە قسە بکەین. و من بە هەرم نش بڵێم ئێمە هەر پارەکە ینی ساڵی ڕابردوو دوای 4 مەی کە ڕووداوەکە ڕوویدا هەرەو کات لە 3 ژمارەی تایبەتی جەریدەی کۆمونیست 3 ژمارەی تایبەتی حەمەسوورمان دەرکردووە کە هەر ئەم ڕۆژانە دووبارە دووپاتمان کردەوە بڵاو کراونەتەوە. ینی 3 ژمارەی تایبەت حتا نەگنێ هەروە ژمارەی تایبەت بە یادی حەمەسوور کە بەشێکە لەو پەیام و وتار و قسانەی کە لە مەراسمەکانی پارەکەەوە بەشێکی چاپکردنەوەی بەشێک لە مەتاڵب و وتارەکانی خۆیەتی. مەزورم وەیە هەر ئەم ڕۆژانە دووبارە بڵاومان کردوێتەوە دۆستانی علاقەمەند دەتوانن بەو 3 ژمارە جەریدەیە مراجع بکەنەوە و لە سبەینە و دووسبەیە اتفاقەن هەرو کتێبی پیکەتیش بە پێکەی دووبارە و حتا بە وەردیش دایانینەوە. اتفاقەن ویستم بڵم
ئەوە هیچ لە ژیانی ڕۆژمەڕەی سیاسی و خەباتکاراندا ئەتوانم بڵام بە هەزاران وتاری هەیە، قسە و باسی هەیە. هیوادارم واقعاً بتوانین بەرە بەبەرە مەجال ببێ لە قالبی نامیلکە و کتێب و ئەوانە بەشێکیان کۆ بکرێتەوە. لەلایەن خۆیەوە سێ کتێبی چاپکراوی حەمەسوور هەیە. یەکیان منەڵام لانەکەم دوانیانم لە بەردەستە با باسوو، یەکیان ئەم کتێبەیە کە مەشهورە بنەوی تاریخی زیندە کوردستان چەپ و ناسیۆنالیزم. ئەمە بە تۆری واقعی باسی تاریخی سەرهەڵدانی چەپ و کۆمونیزم لە کوردستانی ئێران و ئەوەی بوو بە کۆمەڵە و تا ساڵی ئەوەی ئەو نووسێتی تا ساڵی 2003 ئەگرێتە 2003 میلادی ئەگرێتە بەرجار لە دوای 2003 میلادی تر ئەو خۆ لە کۆمەڵە نەما بوو، بەڵام دیارە بەدایان وتاری هەیە لەسەرەوەی کۆمەڵە بچە ئاقارێکا ڕۆیشتووەوە چۆنە. ئەمە کتێبێکێتی هەیە و زۆر زۆر بە نرخە، زۆر بە ئەرزشە. من بە هەر ئەوە نمونەیەکی بڵێم وەکو منبعێکی بە ئەرزش، ماوەی مانگێ لەوە پێش دوایەوەی ڕوودا و تلویزیۆنی ڕوودا و بەشی پەنجەمۆر لەگەڵ مەلەکەی مستەفا سوڵتانی قسەی کرد و باسی شەڕی حزب دموکرات لە دژی کۆمەڵەوانە هاتووە پێش، زۆر باس و خواسی لەکەوتەوە لە مێدیا و لە نێو بارحاڵ هینە کۆمەڵایەتیەکان، شەبەکە کۆمەڵایەتیەکان و لە نێو سمینار و ئەوانەدا. اتفاقاً یەکێک لەو منبعە ڕاست و دروستانەی بە فاکتەوە، مەسەلەن ئەو شەڕەی لە ڕۆژی ئەوڵەوە تا ئاخری تۆمار کردووە لەم کتێبەدا هەیە. منارە وەختە ئەو بەشە ئەو بەسەی کە باسی شەڕی حزب دموکرات لە دژی کۆمەڵانی خەڵکو و کۆمەڵاکە چاپم کردەوە، زۆر کەسی استفادی لێ کرد. مەزومێ بڵم چەندە کتێبێکی بارشە با من نەم فرسەتە بڵم، هەم بە سوورەتی PDF-ی هەیە، ئەم بە سوورەتی چاپکراویشی هەیە. هیوادارم کەسانی علاقەمەند مرازای پێ بکەن. کتێبێکی دیکەی هەیە لەسەر حزب دموکراتی کوردستان و ئاکامی سیاسەتەکانی یا بەو نێوەیە. ئەو بەداخەوە بە چاپکراوی نەماوە. من بۆ خۆم یەک نمونەم لایە لە نێو کتێبخانەکەمدا کە لە پرسەرمەوەی ئەڵان هەرچی چاوم جێرا ئەوم لە بەردەست نەبوو، دەبایە پێش بەرنامەکە بمێنایەتە بەردەست و نیشانمدایە. ئەوەش مەسەلەن کتێبێکی زۆر بارزشە لەسەر سیاسەتەکانی حزب دموکراتی کوردستانی ئێران لە قەدیمەوە تا ئەو سەردەمەی کە و بەخۆی لە نزیکەوە چاوەدێری کردووە، مەجموعەیە گوتارن لەوێ کۆبووەتەوە. بەڵام بەنظرم کتێبێک کە لە نەزەر خۆشیەوە زۆر بە ئەرزش بوو، تۆ ئیشارەت پێکرد، هەرم کتێبی با لێرە نیشانی بدەم، نەقدی کتابی تۆماس پیکێتی سەرمایە لە قەرنی 21. ئەمە ئەو نمونەیەتی کە اتفاقاً لە کوردستانی عێراق چاپ کراوە، بەشێکی لێرە بڵاو بۆتەوە لە کوردستانی عێراقیش، وابزانم لە بەشێک لە کتێب فرۆشتەکان دەستەکەوت، تەبان بە زمانی فارسیە. هیوادارم زمانێک بکرێ بە زمانی کوردیش، کە بەنظرم ئەمە تر هەر وەک تۆژ ئیشارەت پێکرد لە نەقدی کتێبی کاپیتاڵی تۆماس پیکێتی کە وەبدام 2014 بوو یا 15 بوو هاتە دەرێ و هەرایەکی لەسەر ساز بوو. زۆر کەس بەعنوانی کتێبی ڕەقیبی کاپیتاڵەکەی مارکس تەمەشایانە کرد و گوایە ئەوە خاتە کەنارەوە ئەوانەوە کە دیارە کتێبێکی قەوی قۆڵە کاپیتاڵەکەی تۆماس پیکێتی. یادی بەخێر حەمەسوور دەورەی نەخۆشیەکەشی بوو، خوێندیەوە دیارە بە زمانی ئینگلیسی خوێندیەوە. هەر وەختە لەگەڵ من کوتی من حتمەن هیچ کارێنەکەم نەقدێکی ئەم کتێبەی تۆماس پیکێتی دەکەم ئەگەر نەخۆشی مەجالم پێ بدات، چونکی بەڕاستی بەرعکسی ئەم هەراوهوریایی لە دەوری ساز بووە، هەتا بڵێ بەناوەرۆک ئەوەی وێت بەرحاڵەوە قسەوە وتی زۆرتر سۆسیال دموکراتێکی کە پۆزی چەپبوون و بڕێک چەپبوون و سۆسیال دموکراتێکی قۆلابیە کە منە بێ نەقدیکەم کە نەقدی کرد. ئەم کتێبە بەم شکڵت چابوو من بە ئەرزشی ئەم کتێبە بڵێم مەسەلەن دوای مەرگی خۆی لە 6 مانگی ڕابردوودا لە ئێران لە داخڵ داوتەڵەبانە بۆ خۆیان لە خوێندکار، لە دانیشتجوو، لە کەسی جۆرا و جۆر
وەختی ئەم کتێبیان بەدەست گەیشتووە لە داخل لە ئێران خۆیان چاپیان کردێتەوە بە چاپێکی دیکە مەسا من خۆشبەختانە نمونەیەک بەدەست من گەیشتووە کە ئەو کەسانە بەڕاستی هیچ بۆ مەعنا پەیوەندی سازمانی حزبی ئەویان ئەسڵن بە کۆمۆنیزمی کاریگەری و بە حزبی حکومەتی شەوە نییە بەڵام کتێبەکەی نەقدی تۆماس پێکێتی حەمەسووریان دیوە و نیان لا بە ئەرزش بوو زەحمەتیان کێشاو بۆ خۆیان لەوێت چاپیان کردێتەوە و خەریکەن بڵاوێکەنەوە ئەو ئەو نمونەیە کە لە بەنظرم لە منە پرسی بە چاپێکی بە کەیفیەتتر و جوانتر دەریان کردووە لە ئێران ئەمە مەزۆرمە بۆ مەعنا حەمەسوور و ناوی ئەسەری کاری لە نێو کۆڕ و کۆمەڵی کۆمۆنیستی و چەپی کۆمەلگای ئێرانە دێت و دەچێەوە ئەرزشی کارەکانیەتی دوایەوە حتا خەبەرم هەیە ئەرم کتێبی تاریخی زندە ئەوەی کوردستان چەپ و ناسیۆنەلیزمیش لە ناوەوە هەیە بەدەست ئەدەیە گەیشتووە لە فکری ئەوەدا هەن گەر بۆیان بکرێ کتێبی تاریخ زندەکەش تەجدیدی چاپی کەن ئەو برە قورسترە کارەکەی چونکی هەم بۆ خۆی کتێبەکە قەوی و قۆڵترە هەم لە عینە حاڵە ئەو ئیتر لە باری ئەمنیەتیشەوە مشکلی گەورە دروستەکە بۆ کەسێک بەدەستیەوە بێ کتێبی نەقدی تۆماس پێکێتی ڕەنگە کەسێک بەدەستیەوە بێ تەوجیهێکی بۆی بێ بڵە کتێبێکی اقتصادی و نەقدی کتێبێکی اقتصادی کراوەوانە تاریخی زیندان باسی کۆمەڵەیە تر باسی کۆمەڵە باسی وتم باسی دەست پێ دەکا باسی لە پێشە باسی ئەو ئاڵوگۆڕە کۆمەڵایەتی ئابووری سیاسیەی کۆمەلگای ئێران و کوردستانی ئێرانەکە کە ئەبێتە بەردی بناغی ئاڵوگۆڕی سیاسی بۆ هاتنە مەیدانی هێزێکی چەپ و کۆمۆنیزم پێویستیەکانی زەرورەتەکانی باسەکە من چەند لایەنێکی دیکە لە ژیانی سیاسی هاورە حەمەسوور و حتا شخصیەکەشی با بڵێم ئەو نەی خەبەرم هەیە ڕاستەکە چونکی وتم هاونەسڵی من نەبوو ئەو 8 ساڵ 9 ساڵ عمری 8 ساڵ عمری لە من زیاتر بوو یەکەمەوەیە مەسەلەن هەر دەورەی گەنجەتی وەختە لە شاری بۆکان و لە شاری تەورێز خوێندوێتی خوێندکار بووە زۆر کەسێکی تازەگەر بووە مەسەلەن حتا پێش سیاست لە بواری وەرزشدا فەرزکەن جزوی ئەوەڵین فوتباڵیستەکانی شاری بۆکان و ئەوەڵین تیمی فوتباڵی ئەو شارە و ماوەیەک گۆلەریان بووە ماوەیە یا لە بواری دیکەدا کاری کرد ینی لە شکڵدان بە تیپی مەزمێنەوەک تازەگەری یا هەر ئەو وەختەی دەورەی خوێندکار بووە کاری شانۆ یا تئاتر ئەوانە ئێمە کە پێی دەڵێن بە ئیمکاناتی کەمیە وەختی مەسەلەن مەدرسەکانی بۆکانەوە داهێنەری ئەو نەوع کارە بووە نەکەرەوەی خۆی بازیگەر بوو بێت داهێنەر بووە یا مەسەلەن ڕفێق هاوسن و ساڵەکانیشی بە دەرەجەیەک هەتا لە شۆخی بینی خۆیاندا دەیانجێراوە کلاسی کاراتەی داناوە ئەو وەختە تۆ مەسەلەن نزیک بە 6 ساڵەوە پێش کلاسی کاراتەی بۆ هاوسن و ساڵەکانی داناوە دوایەوە تازەگەری ئەوەی نووسین و وردە وردە دەست پێکا بە بەرەو سیاست چوون و ئەوە لەو بواردە مەسەلەن لەو یەکێ لە کارە هەرە گەورەکان بە فەرماندەهی ئەو کرا لە دەورەی پێشمەرگایەتی کۆمەڵدا غەیرە سازماندانی مقاومەت علاوە بەرەو سازماندانی مقاومەت بەرامبەر بە جمهوری ئیسلامی ئەو وەختە بە فەرماندەهی حەمەسوور کۆمەڵە دەستیدایە کارێکی زۆر گەورە ئەویش چەککردنی دار و دەستەیەکی کۆنەپەرستی مەسەبی بە نوێی سوپای ڕزگاری بوو کە ڕاستە و کە شێخەکانی دووڕوو شێخەکانی دووڕوو ئەوانە شێخ عوسمانی دووڕوانەی لە پشتەوە بوون دقیقاً بە پشتیوانی بەعس ڕژیمی بەعسی عێراق دروست بوون واقعاً بە ژمارەی هێزی نظامی ئەوان نەتەنیا کەمتر نەبوو لە هینی هێزی نظامی ئەو کاتی کۆمەڵ حتا لەوانەیە زیاتریش بوو و دوایەوە تازە ئەوان پشتبەستوو بە دەوڵەتی بەعز بوون و چەک و چۆڵیان و ئیمکاناتیان لە وەرگرت بوو ئەوەختە کۆمەڵە دەستیدا ئەو کارە جەسوورانە ئەو هێزە کۆنەپەرستە مەسەبیەی چەک کرد خەلە ئیسلاحی کردن چەکی لێ داماڵین و بە فەرماندەهی حەمەسوور کرا کە بەڕاستی بۆ معنە پەردەیەکی درەوشاوەیە لە
خەباتی ئەو کاتەی کۆمەڵە و فەرماندەهی حەمەسوور دواتر کە دینە دەورەی کۆمۆنیزمی کاریگەروانش لەو سەرهەڵدانی ڕەوتی کۆمۆنیزمی کاریگەری لە نێو حیزبی کۆمۆنیستی ئێران و کۆمەڵە حقەتەکەوێ جزوی کادرانی هەرە لە پێشەوەی بوو بەغێر از ماوەیەکی مەحدود بەرحاڵ دوودڵیەکی لەو بابەتەوە بۆ پێشات دەدا هەمیشە دایم جزوی ئاڵا هەڵگرانی ئەو خەتە بوو من بارێرە یادێک لە هەردووکیان بوو بە تایبەت لە هاوڕێی خۆشەویست مەنسوور حکمەتیش بکەم ساڵی 91 وەختی ئەو جیابوونەوەی پێکات لە کۆرەکە هەروە دانیشت بووین هاوڕێ مەنسوور حکمەت حزوری بوو باسی ئەوە کرا کە عاقبەت ئێمە لە نێو حیزبی کۆمۆنیستی ئێران و کۆمەڵەدا بەشێکی هەرە زۆرمان انتخابێکی سیاسی گەورەمان کردووە ئەویش ئەوەیە عاقبەت مەسەن یەکێ وەک من بە 12 ساڵ یەکێ وەک حەمەسوور بە 20 ساڵ لە نێو کۆمەڵەدا بووین ئەو ڕێکخراوەمان دروست کردووە دوایی جزوی حیزبی کۆمۆنیستی ئێران بووە هەمومان بە مەنسوور حکومەت و هەمووە 8 ساڵ لە حیزبی کۆمۆنیستی ئێران و بەو هەموو امکاناتە بوون بەڵام لە پێناو ئامانجی کۆمۆنیستیمان و بۆ بردنە پێشی خەباتێکی کۆمۆنیستی ڕۆشنتر ئەو سازمانەمان بە حیزبی کۆمۆنیستیەوە بە کۆمەڵەیەوە بە ئیمکاناتیەوە بەجێهێشت و ڕەوتێکی تازەمان دەست پێ کردەوە بە معنایەک ئەوەی بە لە ئێران ناڵن لە سفرەوە بەو معنات دەستمان بە لەحاظی ئیمکانات دەڵێن بە لەحاظی ئیمکانات لە سفرەوە دەستمان پێ کرد ئەو کارماکەوەی انتخابێکی سیاسی سادە نەبوو تۆ سازمانی 20 ساڵ عمر کردو لەگەڵی یا 12 ساڵ عمر کردو لەگەڵی بەجێ بێڵی دەست پێ بکەین وەختی ئەو قسانەمان دەکرد من ئەمە بۆ ئەوەڵجارە لێرە لە کۆڕ و کۆمەڵا باسم کردووە بەعالینا خودی حەمەسوور لەو کۆڕەدا لەوێ نەبوو مەنسوور حکومەت گەڕاوە کوتی بەڵام لە نێو هەمومانە و لە نێو هەمووتانە انتخابێکی سیاسی کە هاوڕە حەمەسوور کردی لەی هەمووتان گرنگتر و لەی هەمووتان مهمتر بوو ئێمە کوتمان بۆ جەمعی گوندانیشتن کوتی ئەو بەو انتخابە سیاسی هەموو ڕفێقەکانی بەشێک زۆر نەک هەموو بەشێک زۆر لە حتا وەکو هاوڕێتی ڕفێقەکانی دەورەی دەرس خوێندن و پێکێنانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستوانەی ئەوڵام بەجێهێشتووە دوو ئەو بنیادنەری ڕەوتێک بووە و کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێرانێک بووە کە بۆ خۆی ئەو جزوی سەرکردە ئەسڵیەکانی و فەرماندەی ئەو ئیمکاناتە ئەو هێزە بۆ لە نێویدا ئۆتۆریتەیەکی باڵا بووە بەرحاڵ بە هەموو ئیمکاناتە شۆ سازمانوێ بەڵام دەقیقەن بە دەلیلی پێداگری لەسەر مارکسیزم و لەسەر کۆمۆنیزم پێی وا بووە ئەم خەتی کۆمۆنیزمی کاریگەری و ئەم حزبەی پێکی دێنین ئاڵا هەڵگری مارکسیزم و کۆمۆنیزم هەموو ئیمکاناتەی بەجێ هێشت و هاتووە وێرا ئێمە و لەگەڵ ئێمە دووبارە لە سەرەتاوە دەست پێکەینەوە و ئیمکان دروستەکەینەوە حەزب دروستکەین ئەنی مەنزورم حتاوە بڵم کوتی انتخابی ئەو انتخابێکی لە هەمومان گرنگتر و جێگا بایەخدار تر بوو حقەتەکەیەوە وەک تۆ باست کرد مەسەڵەن تێبینیەکانی واقعان مەسەڵەن ئێمە دەورەیەک لە کۆمیتەی کوردستانی حیزبی کۆمۆنیست کارگەری ئێران بێکۆ کارمانە کرد هەیەت تەنفیزیەک بووین من دەبیری ئەو هەیەت تەنفیزیە و دەبیری کۆمیتەی کوردستان و زۆر جار بۆ هاوپرسیکردن و مەشورەتکردن لەگەڵ ڕابەری حیزب و لە ڕاستیشیانە لەگەڵ هاوڕە مەنسوور حکومەت کە دەبیری هەم کۆمیتەی ناوەندی بوو هەم ئۆتۆریتەی ئەوەڵیش بوو لە هەمووشمان بوو معنایە جێگای مەشورەت و هاوفکری زیاتر بوو بەدەیان جار ئەوە ڕووی داوە تەلەفۆن مەکرد قسە مەکرد دەم کرد فڵان مەوزوع مەسەڵەن لە جامعەی کوردستان پێش هاتووە ئێمە هەڵوێستمان چۆن بێ سیاسەتمان چۆن بێ ئەگەراوە لە نێو هەموو هاوڕێیانی هەیە تەنفیزیۆن ئەی پرسیوت لەگەڵ حەمەسوور قسەت کردووە نەزەری ئەو چییە لە پێش هاواقعان لەزێ من جارێک لێم پرسی کتم بۆ لە نێو بەقێوەکەماندا هەر زۆرتر زۆر جار نەزەری هاوڕە حەمەسوورە پرسی بەو دەلیلەی قسەی ئەو نەزەری ئەو تەجروبەکانی ئەو زۆر جێگای دقەتی زیاترن زۆر زیاترە بێ تەوەجوی پێ بکەی سەرنجت تەوەجوی پێ بکرێسنیت
ئەو لە تەجروبەیەکی زۆر غەنی ترەوە دێت و بە نظرم ئەبێ جێگای سەرنج بن جێگای تەوەجه بن. بەرنامەکەمان بەرەو ئاخریە ڕوات لەوە زیاتر وەخت ناگرم هەر بەوە تەواویەکەم. ئێمە ئەمڕۆ 8 مانگی مەیە ڕۆژی شەمبە 31 مانگی مەی ئاخرین ڕۆژی هەرە مانگی مەی لە شاری ستۆکۆلم ئەوە ئەمڕۆ ئافیشەکەی دەرچووە مەراسمێکی یادکردنەوەی یەک ساڵە هەم بۆ هاوڕە حەمەسوور حوسێنی مرادبەگی وەکو کۆمۆنیستێکی سەرشناس و هەم بەداخەوە بۆ هاوڕە مزەفەری ساڵح نیاش کە ئەویش پارەکە ڕۆژی 1 مانگی 6 جانی بەخت کرد لە شاری سنە دامان ناوە بە هاوبەشی حزب و ئێمە حزبی کۆمونیست کارگەری حکومەتیستوە ئیلهامی ساڵح نیە کچی مزەفەر ساڵح نیە بەڵحاڵ ئافیشەکەیمان دەرکردووە بینەران و بیسەران بە تایبەتەوانەی لە شاری ستۆکۆلم و دەوروبەرن ئاگادارەکەمەوە ڕۆژی شەمبە 31 مانگی مەی سعاتی 3 تا 7 ئێوارە لە یەکێک لە هۆڵەکانی شاری ستۆکۆلم کە ئادرسەکەی ڕاگەاندراوە مەراسمی یادکردنەوەی هاوڕە حەمەسوور و مزەفەری ساڵح نیە بەرپاکەین. هیوادارم لەو بینەر و بیسەرانەمان کە ئیمکانیان هەیە لە سوئێدن لە ستۆکۆلمن یا لە هەر کوێیەکەن عەلاقەمەندن بێن لەو مەراسمیان شرکت بکەن بێن شرکت بکەن قەدەمیان لەسەر چاومان و لە عینە حاڵە حەولە دەین ئانلاینیش بەرنامەکە بڵاو بکەینەوە. زۆر باش زۆر باشە هاوڕە ڕەحمان دەست خۆش و جاریش تریش بەرز و بەڕێزە یادی هاوڕێی عزیزمان حەمەسوور حوسێنی مرادبەگی بداخەوە ساڵی 2024 ساڵێکی نەهال بوو بۆ ئێمە دوو هاوڕێ زۆر گرنگ و زۆر خۆشەویست و زۆر کاریگەرمان لە جوڵانەوەی کۆمونیستی لەدەستدا کە دەویتریان هاوڕێ مزەفەر ساڵح نییە ئەگەرچی من نەمتوانی بیبینم یان نەکرا بیبینم هیچ کاتێک لە نزیکەوە بەڵام لەو قسە و باسانەی کە هاوڕێنێکەن حتمما نەویش خەسارەتێکی گەورە بوو لە جوڵانەوەی ئێمە کەوت. بەرحاڵ بەرنامەکەمان لێرەیە کۆتایی پێدێنین و بۆ ئومێدەی لە بەرنامەی تر و لە باسی ترا بە بینەرانمان بگەینەوە. دەست خۆش هاوڕە ڕەحمان. زۆر سپاس هاوڕە شەماڵەوەڵ جێی تەئەسوفی هەر تۆ نییە کە هاوڕە مزەفەری ساڵحی بنەدی بەداخەوە بە پێی پێویست بەشێکی زۆری هەتا بینەر و بیسەری ئێمەوە جملە ئێمەش نەمان دیت لە نزیکەوە. من ئەڵبەتە خۆشبەختانە پەیوەندی زۆرم لەگەڵی بوو بەرحاڵ هەم بە دەلیلی حوزوری هاوڕە ئیلهامی ساڵح نیە کە کچی ئەو بوو لە شاری ستۆکۆڵم بوو ئەوە بۆ خۆی مەجالێ بوو ئەکرا پەیوەندی و تەلەفۆن و قسەی لەگەڵ بکرێ هەم بۆ خۆی هەڵسوراوێکی سیاسی زۆر جەسوور بوو نەکرد لەگەڵ ئێمەمانان تقریبەن بۆ هەچکو زۆر کەسان هەن لەلایەنی جۆرا و جۆر هاوڕێ مزەفەری ساڵح نیە تەماسی لەگەڵەگرتن قسەی لەگەڵەکردن بەڵام بەدیتن بەداخەوەیترەوە مەحرومیەتەکە ئێمەجمان چونکی ئەو لە داخلی ئێران و لە شاری سنە مستەقر بوو و ئیمکانی و مەجای دیتنیمان نەبوو. بەو ئومێدە بووین ئەوزاعەکە بگۆڕێ جمهوری ئیسلامی بڕوخێ و لەگەڵ هاوڕە مزەفەر و سەدانی وەک ئەو لە نزیکەوە چاومانگوەیە پێوێ نەکرا. بەها زۆر سپاسی تۆ بۆ بەرنامەی کە ئەم شەوە کە بەیەکەوە بوومان هاوڕە شەماڵ.